ساعديني أزرع پیشان پیشان بتاعش لا ودين الزادي أو لا مصاري نعتبر إبراهيم عاوديني أصاد إذا كان يستفسر كم؟ لا لا إذا كان يستفسر كم؟ لا لا إذا كان يستفسر كم؟ لا لا رب اخواني إذا كان يستفسر كم؟ در ڕۆژ دەوی دەسما پێ کردیا بەێ ئەمە سعات سێ شەوی هەرستی لێرکوانەوە منجەرەکانمەدانە ئاومان تێکرە سەر لە هێوارێ گەرمەکەشی لە دیاردادەنین فەردەکان سعات سێ هەرستین بە دوو نەفەران تێی دەکەین داری دێخینە بنێ ئاگری تێبەرەدەی 2 سعات و نیوی دەوێ بەلای کەمی 2 سعات و نیو ئەو ئاگرێ لە بنی ئیش دەکا ئەو لە بەڕە ئاوی تێدەکەین و ئەو بڵق دێ بە کوردێ ئەز ئەمە شتێکی وەرەدەین و لە بەڕە ئاوی کەم دەکە و ئاوی تێدەکەین 2 سعاتی وان لەگەری دەوی بڕۆی
هاتە دەکورێتن بۆ دەکە هیما کوردەواریە هەر وشی قەدیم باب و باپیری مەکردیتیان ئەمە ئەو دەستوری بەکاردێنی منجەر بە دەستە خۆتە منجەر هەیە عەز دەکەی دروستکە 2 فەرێ بگیری 3 ئێستا ئەمە دروستمان کرێ 5 فەرێ دەگری بە دوان 10 فەرێ دەگری 11 فەرەش دەگری ئەو ساوارە ئەمە کە دەکورێنی ئێستاکە ئەمە زۆری دەکورێنی بەڕاستی ئەمە ئاشمان هەیە لە بۆ خەرچی هیمە لۆ فرۆشتنەوەیە و ئەمە ئیسیفادی لێ دەکەین خەرکەکەش ئیسیفادی لێ دەکات لەبەرەوە ئێستاکە لە ناو شاری خەریک وش پێشترێ نییە وشی نۆهاتەکان برێ لە سەجادەی بکورێنی و بەتایە و دووکەر و ئەوانە هەبوو پێشترێ بەس ئێستاکە وەڵامە لێرە دەکورێنین دەکە ماری خارشمان ئەو شێ دەکەن مشتە هیچ کەشەبی لێرە ئەوە لەو دەشتەی دەبین بەداری وا دەیکەین بە خایان و بایانی دەیبێن لە ئاشیش عین لەوێ لێی دەکەین دەی کوتینەوە کە کوتامانەوە دیسا بژاری دەکەین وەڵای ئەو سار ماشەڵڵا تێر باران بوو گەنم هەمووی توندە تند خڕەقەرەوە ئارێ وەڵڵا باشترە ئەدی لە ڕووی تام و گەنم لاوازبی ساوەریش خراپ دەبی خۆمان مدارەکان دەورەمان لێدایە هەموو ژن و مداریان دەورەمان لێدایە و وش کابرا گوتی بژێوەکەمان بەوەیە 50 تەنی دەکەینێ هەمووش بێن لە ئاشی لێ دەکەین و هەموو مشتری خۆمانەیە مشتری خۆمان هەموو ینی خەرکەشی باوەڕ پێکراوە بەمەیە ئەو زەدێ لەمە دەکڕی دەزانی 100 لە 100 وشی خۆی دروستی کردی ئەوە ئەو زەدێ دەبە